Matematik grundläggande sidan 85. Sidan 85 babatachinuea geometri och statistik. Geometri wata andaza yan pewana. Statistik wata amaru jmara. كاتا أو بابەتە چونکە نوێیە هەمیشە لەگەڵ بابەتی نوێ زاراوەی نوێ دێ. زاراوە چییە؟ واتە وشەی نوێ، بگرێپی نوێ. ئەوانە بگرێپ واتە وشەی نوێ. ئەمن دەبی فێر بمانایان چییە؟ یەکەم وشەکە نوێیە لینیە. لینیە واتە هێڵ. لینیە لینیە کو دەزانم لینیە کووە؟ هەر ئەوها ئەگەر ئەو هێڵم دیت ئەوها ئەوە لینیەیە. ئەو هێڵەش هەر لینیەیە. یەکێک چەمایتەوە ئەو هێڵەش هەر لینیەیە. ئەو هێڵە هەر لینیەیە. کەواتە ئەوانە هەموویان لینیەنە. ئەوانە هەموویان دەبی بزانم ناویان لینیە واتە هێڵ. ئەوجا هەندێک جا هێڵەکە ڕاست و ڕاستە، هەندێک جا هێڵەکە چەمایتەوە، هەندێک جا بەڵام هەموویان ناویان لینیەیە. سترێککە مانای چییە؟ سترێککە واتە لینیەم هەیە بەڵام لینیەکە ئەوها سنووردارە. ئەوها دەزانم درێژیەکەی چەندە. کەواتە ئەگەر لینیەکم هەبوو زانیم درێژیەکەی چەندە دەبیتە سترێککە. سترێککە مەودایەکە چەندە. بۆ وێنە لێرە هەتا ستۆکۆڵم چەندە. ئەوە ناوی سترێککەیە، ناوی لینیە نییە. کەواتە سترێککە وەکو لینیەیە بەڵام سنووردارە. ئەوها سنوورە چی هەیە؟ ئەوها. لێنگت مانای چییە؟ واتە درێژی. لینیەکەمان چەند دوور و درێژە. لێنگت دەبی ئەمن لەبەرکەم. وشەچیت کە زۆر گرنگە مێتر واتە مەتر. چونکە لینیە دەتوانین بە مەتر پێوانەی بکەین. دەسیمێتر. دەسیمێتر لە مەتری گچکەترە دەبی ئەویش لەبەرکەم. مێتر دەسیمێتر. دەسیمێتر کو دەنووسرێ؟ یان ئەوها دەنووسرێ یان ئەوها دەنووسرێ. دەسی د مێتر. د واتە دەسیمێتر. ئەدی سەنتیمێتر کو دەنووسرێ؟ سەنتیمێتر. ئەویش لە دەسیمێتری گچکەترە. ئەدی میلیمێتر کو دەنووسرێ؟ میلیمێتر. ئەدی شیلۆمێتر. شیلۆمێتر لە مێتریش گەورەترە. شیلۆمێتر کو دەنووسرێ؟ واتە کیلۆمەتر. ئەوها دەنووسرێ ئەدی میل. میل لە شیلۆمێتریش گەورەترە. میل هەمیشە ئەوها دەنووسرێ. هەمووی دەبی بنووسم، نابی تەنیا ئەکەی بنووسم. چیت کەش گرنگە؟ ئەوە گرنگە دینگن. دینگن واتە یەک شەو و یەک ڕۆژ واتە 24 کاتژمێر. دینگن هەمیشە یەک شەو و یەک ڕۆژ. شوگۆفیرە ئێت یەک دینگن یەکسانە بە لیکەمێ شوگۆفیرە تیممار. تیممار. شوفیرە تیممار. تیممە مانای چییە؟ تیممە واتە کاژێر. یەک کاژێر، یەک سەعات. یەک کاژێر ئێن تیممە دەکات چەند؟ دەکاتە 60 مینوتر. مینوتر. یەک کاژێر دەکات 60 خولەک. ئێن تیممە لیکەمێ 60 مینوتر. ئێن تیممە دەکات 60 مینوتر. ئێن مینوتیش ئێن مینوت
ئێن منوت یەکسانە بە دەکاتە لیکەمێ 60 سێکوند. سێکوند چییە؟ سێکوند واتە چرکە، بە کوردی چرکە. یەک خولەک دەکاتە 60 چرکە، ئێن منوت لیکەمێ 60 سێکوندەر. ئەدی ئۆر مانای چیە؟ ئۆر واتە ساڵ. ئۆر واتە ساڵ. ساڵێک چەند مانگە؟ ساڵێک 12 مانگە دەبی بزانم. ئۆر یەکسانە بە ئێت ئۆر یەک ساڵ لیکەمێد 12 مۆنادەر. مۆنادەر دەبی ئەمن ئەوانە هەمووی بزانم. ئەوەش مازانی. سکۆت ئۆر مانای چییە؟ سکۆت ئۆر واتە ساڵێکی پڕ. ساڵەکانی کە پڕ نییە 365 ڕۆژە. ئێت ئۆر لیکەمێ 365 داگار. یەک ساڵ 365 ڕۆژە. بەڵام سکۆت ئۆر ساڵی پڕ چەند ڕۆژە؟ 366 ڕۆژە، چونکە ساڵێکی پڕە. ئەدی ڤێکە مانای چییە؟ واتە هەفتە. ئێن مۆناد چەند هەفتەیە؟ فیرە ڤێکور. یەک مانگ 4 هەفتەیە. فیرە ڤێکور. ئێن مۆناد لیکەمێ فیرە ڤێکور. دەبی ئەمن ئەوانە هەمووی بنووسمەوە بزانم. دەینە لای دوو بگرێپی دیکە، دوو شەی دیکە زۆر گرنگن، بەڵام ئەوانە چونکە زۆر گرنگن جارێ نەگەیشتینە ئێرە باسییان ناکەم، دوایە باسییان دەکەین لە کاتی خۆی. بەڵام ئەوانی دی لە ئێستاوە ئەمن دەبی باش بخینمەوە بزانم. لینیە، سترێککە، لێنگد، مێتر، دەسیمێتر، سەنتیمێتر، میلیمێتر، شیلۆمێتر، میل. ئەو دوانە زۆر گرنگ نییە. دینگن، تیممە، مینوت، سێکوند، ئۆر، سکۆت ئۆر، مۆناد، ڤێککە. ئەوانە جارێ ئەمە دەبی هەمویان بخینمەوە، هەمویان لەبەرکە. ئێستا دەینە لای دەسیمێتر و سانتیمێتر و میلیمێتر و شیلۆمێتر. لێرە تەمەشا دەکەین لە هەمویان گەورەتر ناوی میلە. میل لە هەمویان گەورەترە. بۆ وێنە دەتوانین بڵێن لە ئۆرێبرۆی هەتا ستۆکۆڵم بۆ وێنە دەکاتە باوڵێن دەکاتە 200 شیلۆمێتر. دەکاتە 200 شیلۆمێتر واتە 200 کیلۆمەتر. ئەدی دەکاتە چەند میل؟ دەکاتە 20 میل، چونکە میل گەورەیە. هەر یەک میل دەبی ئەوانش لەبەرکەم. ئێن میل لیکەمێ دەکاتە تیە شیلۆمێتر. ئێن میل لیکەمێ تیە شیلۆمێتر. واتە ئەمن ئەگەر 2 میلم هەبوو دەکاتە چەند کیلۆمێتر؟ لێکی دەدەم لەگەڵ 10 دەکاتە 20 کیلۆمێتر. ئەگەر میلم هەبوو کو دەیکەمە شیلۆمێتر؟ گۆنگەر تیە. هەموو جارێ میل بمەوێ بیکەمە شیلۆمێتر گۆنگەر تیە. ئۆمیۆهۆر بۆ وێنە 30 میلم هەیە. 30 میل. هورمۆنگە شیلۆمێتر 30 میلەکەی دەینم گۆنگەر تیە. لیکەمێ سێەکەی دەنووسمەوە، ئەو سفرە و ئەو سفرە لە تەنش دادەنێ دەکاتە 300. ئەو جە لە تەنشتی دەنووسم شیلۆمێتر. ئەمن 30 میلم هەبوو لە هەمان کات دەکاتە 300 شیلۆمێتر.
هیچ جیاوازی نییە. چ برێم 30 میل، چ برێم 300 کیلۆمتر هەمان شتە. 30 میل واتە 300 کیلۆمتر، واتە لە تەنیشتی تەنیا سفرەکی زیادکە. ئەوها تەنیا سفرەکی زیادکە. بۆ وێنە ئەگەر 25 میل هەبوو دەکات چەند کیلۆمتر؟ سفرەکی زیادکە دەکات 250 کیلۆمتر. ئەوە ڕێلەشوونی مابەینی میل و کیلۆمتر. ئەوهاش دەنووسرێ میل کیلۆمتر لە مابەینیان چ هەیە؟ لە مابەینیان 10. واتە میلەکەی دەینی جارانی دەی دەکەی دەبیتە کیلۆمتر. ئێستا دەینە لای پەیوەندی مابەینی کیلۆمتر و مێتر. کیلۆمتر گەورەترە لە مێتری بە چەند؟ بە 1000. بە 1000. ئەمن ئەگەر فیڕە کیلۆمترم هەبوو داوایان لێ کردم ئۆم ڤاندڵە واتە بیگۆڕە تیل، بیگۆڕە بیکە مێتر. بیکە مێتر. ئەمن چ دەکەم؟ 4 کیلۆمترەکەی خۆم دەینم گۆنگەری چی دەکەم؟ لێکی دەم لەگەڵ 1000 دەبیتە چ؟ لیکەمێ فیرە تووسن. ئەو جە لە تەنشی دەنووسم مێتر. واتە مێتر لە 4 بووە 4000 واتە تەنیا 3 سفری لە تەنش دادەنێ. 3 سفری لە تەنش دانێ لە لای ڕاست. واتە ئەگە 5 کیلۆمترم هەبوو چەند مەترە؟ 5000 مەترە. ئەوها تەنیا 3 سفری تەنش دانێ. ئەوەشمان زانی. ئێستا دەینە لای ڕێلاشوون پەیوەندی لە مابەینی مەتر و دەسیمەتری. مەتر گەورەتر لە دەسیمەتری بە چەند؟ بە 10. ئەویش بە 10. واتە ئەمن ئەگەر 22 مەترم هەبوو دەکات چەند دەسیمەتر؟ دەکاتە 22 دەینم گۆنگەر تیە یەکسانە بە دیسان سفرەکە لەکە 22 دادەنێم دەکاتە 220 دەسیمێتر. گۆڕیم لە مەتر لۆ دەسیمەتر 1 سفرم لۆ زیاد کرد. تەنیا 1 سفر. 22 دەبیتە 220. 40 دەبی بە 400. بەڵام لە تەنیشتی هەمیشە دەبی بنووسم دەسیمەتر چونکە گۆڕیم. ئەوەیە گۆڕان لە مەتر لۆ دەسیمەتر. هەمیشە مەترەکە دەینی 1 سفری لە تەنش دادەنێ یان جارانی دەی دەکەی دەبیتە دەسیمەتر. ئێستا دەمەوێ بگۆڕم لە دەسیمەتر لۆ سانتیمەتر. ئەویش دیسان هەر جاران گۆنگەر تیە. واتە من ئەگەر 12 دەسیمەترم هەبوو دەمەوێ بیکەمە سانتیمێتر. چ دەکەم؟ 12کەی دەینم گۆنگەر تیە دەبیتە 120 سانتیمێتر. چونکە دەسیمەتر گەورەترە کە دەیگۆڕم دەیکەمە سانتیمێتر دەبی زۆربی. ئەدی سانتیمێتر و ملیمێتر ئەوانیش لە مابەینیان دیسان 10 هەیە. ئەگەر سانتیمەتری بگۆڕم بیکەمە ملیمێتر گۆنگەر تیە. کاتە زۆر ئاسانە. هەمویان دەنا تەنیا کیلۆمەتر و مەتر 1000. ئەوانەی دی هەمویان دەیە. بەڵام ئەمن دەبی بزانم میلەکە لە سەری سەرەوەیە دوایە کیلۆمتر دوایە مێتر هەتا بێمە خوارێ گچکەتر دەبیتەوە. بەڵام ئەمن دەبی ئەوانە هەمووی لەبەرکەم بزانم میل گەورەیە کیلۆمتر لەوی گچکەترە مێتر لەوی گچکەترە. ئەوجە دەسیمێتر سانتیمێتر ملیمێتر لە هەمویان گچکەترە. ئەگەر بمەوێ لە سەرێ بێمە خوارێ
هەمویان گۆنگەر 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 گۆنگەری دەی دەکەم تەنیا لە مابەینی شیلۆمێتر و مێتەری گۆنگەر هەزار دەنا ئەوانەی دی هەموو گۆنگەرتیە 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 هەموو جارێ گۆنگەرتیە. کاتە ئێستا زانیم کو ئەمن گۆڕانکاریەکان دەکەم لە مابەینی ئەوانە ئەوە ئاسان بوو. ئێستا شتە چیتکە تۆزەک ڕەنگە ئاسان نەبی. ئەگەر ئەمن ویستم مەتری لێرە بکەمە ملیمەتر چ دەکەم نەک مەتری بکەمە دەسیمەتر بەڵکو بیکەمە ملیمەتر زۆر بێمە خوارێ. دووسێ ڕێ هەیە ئاسانترین ڕێ ئەوەیە مەترەکەی جارێ بکەمە دەسیمەتر گۆنگەرتیە ئەوجە دیسان گۆنگەرتیە بیکەمە سانتیمەتر ئەوجە دیسان گۆنگەرتیە ئەوجە دەبیتە ملیمەتر واتە 3 جار ئەم دەبی گۆنگەری تیەی بکەم. ئەگەر نەمەوێت 3 جار گۆنگەرتیەی بکەم مەتر و هەتا ببیتە ملیمەتر یەکسەر گۆنگەری هەزاری دەکەم چونکە ئەوە دا ئەوەش دا ئەوەش دا دەجاران دەبیتە هەزار کاتە یەکسەر مەترم بوێ بیکەمە ملیمەتر گۆنگەر تووسنی دەکەم یان 3 جار گۆنگەری دەی دەکەم. بۆ وێنە ئەمن ئەگەر 41 مەترم هەبوو داوایان لێکردم گوتیان ئەو مەترەی ئۆم ڤاندڵە بیکە میلیمێتر زۆر لە خوارەیە. ئەمنیش چ دەکەم 41ەکەی دەینم یەکەم جار دەیکەمە دەسیمێتر لێکی دەدەم لەگەڵ دا ئەوە دەرێم 41 جاراندا دەبیتە 410 ئەوە بووە چ بووە دەسیمێتر. ئەو جارەی دیسان 410 دەینم گۆنگەرتیە دەبیتە دیسان سفرەچکە دادەنێم ئەوها 4000 و ئەوە دەبیتە سانتیمێتر. دیسان دەینم 4100 دیسان گۆنگەردا ئەوجە دەبیتە 4100 41,000 ملیمێتر چونکە ئەم دەبی بەرە تۆزە لەو سەرەوەی بێمە خوارێ ئەوها بێمە ئێرە ئەوجە بێمە ئێرە یان یەکسەر ئەگەر زانیم یەکسەر 41ەکەی دەینم گۆنگەر تووسم یەکسەر دەبیتە 41,000 وەکو ئێرە. ئەمن سەربەستم کامە ڕێگەی بەکار دەینم. هەمیشە دەبی ئەتوو ئەو خشتەیان ئەو وێنەی لە پێش چاوت بی بە خۆت دروستکەی هەتا ئاسان بتوانی گۆڕانکاریەکان بکەی لە مابەینی مەتر و کیلۆمەتر و میل و دەسیمەتر و ئەوانە دەبی هەموو ڕۆژێ بخینی هەتا زۆر ئاسان بی لەلات کاتە میل شیلۆمێتر مێتر دەسیمێتر سانتیمێتر ملیمێتر هەموو جارێ دەبی ئەوانە ئەوها بزانی. کاتە چ خۆش.